بۆ 16مین جار کۆمەڵێک خوێندکار و قوتابی هەرێمی کوردستان بە تایبەت ئەوانەی دەرچووی ساڵی خوێندنی 2016-2017 کە ژمارەیان 1100 کەسە کە ئەو قوتابیانە یەکەم و دووەم و سێمەکانی هەرێمی کوردستانن داوای ئەوە دەکەن دابمەزرێن ئێستا لە بەردەم ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان گرت بوونەتەوە وەکو باسم کرد بۆ 16مین جارە ئەلێرە داوا دەکەن ئەوانە کە دەرچوو یەکەم و دووەم و سێمەکانی کۆلێجەکانی هەرێمی کوردستان داوا دەکەن دابمەزرێن وڵا ئێستا دەسمە لای نوێنەرێکیانەکە لەگەڕم بێ سڵاتان لێبێ و کاتان باش قوربان ئەگەر باسی گرت بوون ئێمە وەکو نوێنەری دەرچوو یەکەم و دووەمەکانی ساڵی 2016 حەفدەمڕۆ جاری حوتەمە کە لێرە کۆوە بینەوە داوای مافەکانی خۆمان دەکەین و پێی ئەو بە دوواداچوونانەی کە کتاوەکو ئێستا کردومانە لە وەزارەت و لە ناوەندە زانکۆیەکان هیچ ڕێگریەک لە بەردەم دانەمەزراندنی ئێمە جانیە تەنها گرفتەکە تەکنیکیە و داوامان لە وەزارەت کردووە داوامان لە ئەنجومەنی وەزیران کردووە کە بەسە ئیدی ئەم چاقبەستویەوە هەوڵ بدەن ئەو گرفتە تەکنیکیە کە شتێکی ئەو تۆی پێ ناچێت چارەسەر بکەن بۆ ئێمە بگەین بە مافەکانی خۆمان کە دوای 5 ساڵ بە پێی یاسا دەبوو ڕاستەخۆ دابمەزرای نایە بەڵام تاوەکو ئێستا دانەمەزراوی ئێمە وەک ئەوایلەکانی ساڵی 2016 بۆ 17 یەکەم و دووەم و سێمەکان لە بەردەم ئەنجومەنی وەزیران و پەرلەمان کۆبوونیتەوە بۆی حەقی مافی خۆمان بستێنین ئەوە مافێکی سەرەتاییە کە ئێمە داوای دەکەین ئێمە ڕاستی وەک ئەوایلەکان تەنها گلەی و گازندەمان نییە دەستخۆشیشمان لە حکوومەتەیە نمونە وەزارەتی پەروەردە کە گرێبەستەکانی کردو بە هەمیشەیی و وەزارەتی خوێندنی باڵا کە ئەوایلەکانی 2015 بۆ 16 دامەزراندووە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە ئێمە گلەیمان نییە ئێمە گلەیمان هەیە ئێمە دوو جار زانکۆمان تەواو کردووە جارێک کە 4 ساڵ زانکۆمان خوێندووە جارێک تریش کە 4 ساڵ زیاتر ئێمە چاوەڕێی دامەزراندنی کەواتە ئێمە دوو جار زانکۆمان تەواو کردووە کەواتە دەبێت چەند زەریکە زانکۆ تەواوکەین هەتا دادەمەزرین ئێمە دەمانوێت بزانین ئایا دامەزراندنی یەکەم و دووەم و سێمەکان مافێکە و دەدرێ ئەگە دەدرێ بە خۆشحاڵیەوە وەری دەگرین ئەگەر دەستێنرێ ئێمە بە قەڵەم دەستێنین من 4 ساڵ وە تەواوی ئەوایلەکانیش 4 ساڵ گەرما و سەرمامان بینیوە ناخۆشیمان بینیوە لە هەموو خۆشیێک بەدەر بووین دەتوانین دو سێ مانگیش لە بەردەم ئەنجومەن و لە بەردەم پەرلەمان کۆبینەوە و داوای حەق و مافەکانمان بکەین ئەو جار نامەوێت کەیسەکانمان تێکەڵ بکرێ ئەو کاتێک کە ئەوایلەکانی 2015 بۆ 16 دامەزرانەوە ئێمەی 16 و 17 داوامان کرد کە دابمەزرین لەگەڵ ئەوان بەڵام حکوومەت بڕیاریدا کە تەنها یەک وەزبە لە ئەوایلەکان دادەمەزرێ کەواتە ئێمە نامانەوێت ئێستا کەیسەکەمان لەسەر قورس بکەن کە بڵێن 5000 ئەوایلە نەخێر ئێمە وەکو وەزبەی 2016 بۆ 2017 1100 کەسین 1100 کەس لە کۆی گشتی 90000 کەس داوای دامەزران دەکات بۆ لەو 1100 کەسەی کە باسی دەکەیت تەنها ژمارەیەکی کەم لێرە گرت بوونەتەوە ئێمە وەکو دەتوانین بڵین ئێمە نەنوێری گشتی ئەوانین هەندێکیان لەوانەیە لەسەر مارکێت بن ینی سیرکە قسەکانم لێرەدا ئەوایلی زانکۆیە کرێکارە ئەوایلی زانکۆیە لەسەر مارکێتێکە بە 150000 ئەوایلی زانکۆیە بێ ئیش و کارە دانیشتۆ بە دوای ئیشدا دەگەڕێ واتە ئێمە بەشێکمان ڕاستە ئیش و کارمان هەیە بەڵام لە هەمان کاتدا ژن و ماڵ و منداڵمان هەیە و موچێکی واشمان نییە پێی بژین کەواتە ئێمە دەتوانین بڵێن نوێنەری گشتی ئەوایلەکانی 2016 بۆ 2017 کە ژمارەمان 1100 کەس بێهیوانە بوویلەوەی کە 16مین جارە لێرە گردەبنەوە ینی ئەمەلەکەیە بۆی دابمەزرێن یان پەیامەکەتان بگاتن وەڵای ئەمە هەڵیەوە دەین کە پەیامەکەمان بگاتن چوگاتی حکوومەت چەند بیانویشی هێناوە بۆی کەیشەکەی ما ڕاگرێت و دوای بخات بەهانی چۆ بکە کوتی ئەمە لە بەردەم شەڕی داعشدانی شەڕی داعشەوە نەما سوپاس بخوا کە ئەمە هەماهەنگی و نزیکبوونەوە لەگەڵ بەغدا بکەین داتن دەمەزرێن ئەوە هەماهەنگی و نزیکبوونەوەش کراوە وتیان نرخی نەوت باش بێن نرخی نەوت بۆ ئەوڕۆ 70 دلار و شتێکە بۆ ئەو دەقی ئێستا کە قسە لەگەڵ دەکەم هیچ بەهانێک نەماوە هیچ ڕێگریەک نییە ژمارە ئێمە 1100 کەسە بە سەرۆک عەشیرەتێک و بە کەسێکی سەرماداریش دەتوانی باوەڕم پێ بکە ئەنی موچی ئەوە 1100 کەسێک دە تا ئێمە دەفۆتوین دەمرین ئەنی ژمارەمان زۆر کەم بۆ حکوومەتێکی گران و گەورە یعنی 1100 کەس ژمارەی زۆر کەمە سەر ڕایەوەی کە لە زانکۆکان لە پەیمانگاکان پێویستیی زۆریان بە ئێمەیە کە بچین و ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکان هەنگاوی داهاتووتان چ دەبێ ئەگەر ئەو ڕۆکەش بێ وەڵام بوو هەنگاوی داهاتوومان ئینشەڵا هەر بەردەوامە بین لەسەر خۆپیشاندانی مەدەنیانە سبەینێکی ئینشەڵا لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە کاتی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە لەوێشە بین ئەمەوێت تەنها لێرەوە پەیامێک بە حکوومەتی هەرێمی کوردستان ڕابگەێنم کە ئەمە حاڵی نوخبەکانی زانکۆیە حاڵی دەرچوانی زانکۆیە کە لەسەر جادەکەن کاکە هەژین هەفتەی پێشوو لە ڕووداوێکی سەیارەیە لە تورکیا ئەمری خوای کرد لە داخی ئەم حکوومەتە سەری خۆی هەڵگرد بوو ڕۆیشت بوو لە داخی بێکاری لە یەکێک بوو لە یەکەمەکان ئێمە یەکەممان هەیە کرێکاری پاکەرەوەی یەکەممان هەیە لەسەر مارکێت قوتی ڕیزەکە یەکەممان هەیە خاوەنی ژن و مناڵە کۆمەکی بۆ ئەەکەین یعنی ئەمە حاڵی ئەو کەسانەیە کە نوخبەی زانکۆن کە خوێنەواری زانکۆن کە ئەبێ دوو ڕۆژی دیکە وڵاتە بەڕێوە برن سەیرەکەی کۆمەڵێک کارەکەن یعنی لە شتی ئەوانە دوورە خۆ ئیشکردن عیبە نییە بەڵام کۆمەڵێک کارەکەن لایەق بە ئەوان نییە تۆ 4 ساڵی زانکۆ خوێنی خوێندنەکەی
خۆشی لە خۆت حرامەکەی بۆ خوێندن شەو نخونیەکەی کە یەکەمی شەبی لەولاوە ئەمە 4 ساڵی ڕێکە ئێمە چاوەڕوانی دامەزراندنین لێرەوە پەیامێک بە حکوومەت ڕاگەینین ئەگەر ئەمە حاڵی خوێندنە بۆ زانکۆکان داناخن چیتر بە تەواو یعنی بێزار بووین ئێمەش 4 ساڵە 5 ساڵە لە ماڵەوەین ینی نە ئیش هەیە نەکار هەیە نەکەسابەت هەیە هەندێک لە یەکەمەکان سەری خۆیان هەڵگردووە لە ئەوروپان هەندێکی دیکە کۆمەڵێک ئیشەکەن ینی لایەق بەوە نیە لە ڕوومان نایە بڵین یەکەمین لە ناو خەڵکیە کە ئەڵێن یەکەمین گاڵتەمان پێیەکەن ڕابێرن پێمانەوە یعنی تەواو وەزعەکە زۆر ناخۆشە لەمە ناخۆشتری مەکەن و داوا لە وەزیری خوێندنی باڵاکەین کتابی دامەزراندنمان بەرزۆکاتەوە و داوا لە ئەنجومەنی وەزیرانەکەین بەپەلە کۆبوونەوەمان دەربارەی کەیسەکەی ئێمە بکەن و ئەمری دامەزراندنمان بدەن بڵێ ئێمە دەیان جارە لێرە کۆ دەبینەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران داوای مافێکی ڕەوای خۆمان دەکەین کە دامەزراندنە داوای هیچ شتێک کە ناکەین تەنها ئەو مافەی کە دامەزراندنە ئێمە وەک دەرچووە یەکەم و دووەم و سێمەکانی 2016 بۆ حەفدە لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان داوا دەکەین کە دابمەزرین بەڕاستی داواکردنی دامەزراندنی ئێمەش لە پەرۆشیمانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان دەمانێت خزمەت بکەین ئێمە پێشەنگەکانی زانکۆین بەڕاستی لە خەم ئایندەی وڵاتەکەمان داین لە وڵاتێکدا کە یەکەم و دووەم و سێمی زانکۆ گرنگی پێنەدرێ بەڕاستی خوێندن هیچ بەها و باڵایەکی نامێنێتەوە بۆ ئێمە دەمانەوێت بەڕاستی ئەو بەها و شکۆیە بگێڕینەوە بۆ خوێندن دەمانەوێت خزمەتی وڵاتی خۆمان بکەین و داوای مافی خۆمان دەکەین بەڕاستی بەنسبە دامەزراندنی ئەوایلەکانی زانکۆ پەیمانگاکان ئێمە دووخلی پەرلەمانە داوا لە پەرلەمانەکەین داوا لە ئەنجومەنی وەزیرانەکەین کە دامان مەزرن هەتا پێشتر دکتۆر یوسف گۆران نەبوو هەموو ڕۆژە داوامان لێ کرد خۆپشاندان نەبوو ئەمەیتیان نەبووین دواتر داوامان لە دکتۆر ئارام کرد ئێستا داوا لە دکتۆر ئارامەکەین یانی ناکرێ 5 ساڵ چاوەڕوانی کردن بەم شێوەیە یعنی تەسەور کە گەنجی وامان هەیە 4 ساڵ بە تەسحێدان 4 ساڵ بە ڕاکەڕاک 4 ساڵ بە ماندووبوون 5 ساڵ بە چاوەڕوانیکردن 9 ساڵی ڕەبەق بێ لە گروپەکانە داوای قاچاقچیەک بکا بڵێ منیش ئەمێ بڕۆماوە بەری وڵاتەوە منیش ئەمێ وڵات بەجێ بێڵم کەسی هەژێن ساڵح هەموو ڕۆژێ ناوی ما دووبارە بێتەوە کەشی هەژێن ساڵح هەموو ڕۆژێک بێماڵێ ئەلە کۆمەڵی گەنجمانەیە بە کۆڵە شاد و بە کۆڵە تەسحێ و بە کۆڵە ماندووبوونەوە وایلەوە وڵاتەکەی بەجێ بێڵم مەویز بێ بە شەهیدی بە جەنازەوە بێنەوە بۆ ماڵەکەی خۆی لە کاتێکا کە تەخەڕوجی کرد باوکی کۆمەڵی ئاواتی بۆ منداڵی هەبوو خۆی بابەر سەر جەنازەکە بڵێ مناڵەکەم لێرە مەویز بوو مرد ئێمە داوامان لە ئەنجومەنی وەزیرانەیە وەکچەند پێشتر داوامان لیان هەبوو ینی ڕجاءن ئێمە ئێستا ناتوان بۆچی ئێمەوەنە شپرزە بووین یعنی مەسەلەن ئێمە ناتوانین بخوێنینەوە ئێمە 4 ساڵ 5 ساڵە چاوەڕێین یعنی دواترشە بێ 2 ساڵ خزمەتمانە بێ کاتە 7 ساڵ دواتر مەرجی تەمەن شمولمان ناکە ئێ ناشتوانین دابمەزرین یعنی کاری بکەین لە کردی تایبەت بۆ چونکە هەر جارێکە بەیانێک دەرەکرێت ئەڵێ بەدڵنیایەوە ئەولوێت بۆ ئێوە هەر کاتێک دامەزراندن بکرێتەوە ئێوە دامەزرن ئێمە خۆمە گەر لەگەر ئەگەر بەڕێوەبەری کەرتی تایبەتێک بم بە هیچ شەوەیەک سەراحەتی ئەوم نییە گەنجێک دامەزرێن بەیانی واز بێنێ ینی بە کورتیەمانەوەی ترم چاڕوانیە بەس بێ بە کورتیەمانە ینی گەنجێک لە گەریانەوە بۆ گەرمایە لە کەلارەوە لە سۆرانەوە لە هەر شوێنێکەوە بێ کۆ بێتەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران ئەگە بە وەڵامێکی کەمیش بێتتر وەڵامان باتەوە بایتر ئەوەندە کۆبوونەوەکانی دوانە خاڵە بە خاتریێمە سەلامەتی سوپاس دیارەوەی گوێبیست و پەیامی ئەو قوتابیە یەکەمانە بوو کە لە ساڵی خوێندنیش 2016-2017 لە زانکۆکانی هەرێمی کوردستان دەرچوونە و کۆمەڵک داواکاریانەیە بەشی زۆری ئەو قوتابیانە لە گەرمیان لە هەڵەبجە لە سلێمانی لە سۆران هاتوون ئیمڕۆ لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرت بوونەتەوە داوای مافی خۆیان دەکەن مافەکەشیان تەنها ئەوەیە دابمەزرێن بڕیاریشە لە ئایندەیەکی نزیک ئەگەر ئەلێرە کەس وەڵامیان نەداتەوە بڕیارە لە بەردەم خوێندنی باڵا گرت بوونەوە بەڵێ نەچێگەهانێمە ڕزگار کۆچەر لە هەولێر گەرمە بوو گەلێکی سپاس